گەنج ئێستا وای لێ هاتووە ژن ناهێنێ. زانی بۆ ژن ناهێنێ کاکە؟ زۆر بە بەلاش دەستێگا بە فەساد. ئەڵێ ژنهێنان چییە؟ بریتە لە کۆمەڵێ متعەیە، متعەکەم دەست ئەەکەوێ بە پارە سەریەشەش نییە، هەر ڕۆژ و دانەیەک تاقیەکاتەوە. ئەخە بابە ئەمە لەکوێیە لە ناو کوردەواری خۆمانە جێگەی بۆتەوە، یعنی شوێن بۆ لەش فرۆش بکرێتەوە، قەریەیان هەبێت، دوو لە ڕووی جەنابتان گەوادی تایبەتیان هەبێت، تەکسی تایبەتیان هەبێت، ڕقەمی لێدرابێ ئەم تەکسیە نەفەریان بۆ بەرێ و نەفەریان بۆ بهێنێت. کاکە ئەو وڵاتە ئەگەر ئاوا، ئەگەر مامۆستاکان، ئەگەر خەمخۆرەکان، ئەگەر ئوستازی جامیعە و ئەو کەسانی خۆیان بە نوخبە و ڕۆشنبیر دەزانن نێنە سەرخەت، ئەو وڵاتە تیاچێت. نەکرد شووەکان نە کوڕ ژن بێنێ. بەڕاستی ئێستا کوڕ زۆربەی هەر گەنج ژن ناگێنێت، چکە فەسادەکە هێندە زۆرە. ئەڵێ هەتا تەمەن مەگاتە 40 ساڵ بۆ خۆم ئەو فەسادی کەوا هەیە ئەیکەم بەلاشە. ئەڵێ زەواجەکە بۆ بکەم، زەواجەکە زۆری تێچێت. ئەمە حەقیقەتەمەی من بۆتان باسەکەم بەڕێزان، باوەڕتان هەبێ وەڵڵاهی جارێکیان لە خەستەخانە بووم، یعنی ناوی خەستەخانەکە ناهێنم، خوا خۆی ئاگای لێە، بەدیار مناڵەکەمەوە خەوت بووم، خێزانم وتی مامۆسای بەڕێز، ئەو دوو دکتۆرە ئیشیان پێێتە، دوو دکتۆری ئافرەتی زۆر بەڕێز بوون، باشە تیا مامۆسای گیان خەمێ لەم کۆمەلگایە بخۆن، خەمێ لەم کۆمەلگایە بخۆن، ئەوە تا ئێمە ماینەتەوە بە قەیرەیی، ئەوە تا بووینە تەمەنمان وا بەرەو 40 ساڵ ئەچێت، کەس ئێمە ناخوازێت. ئەزانی مامۆسا هۆکارەکەی چی؟ وتم وەڵڵاه نازانم. وتی وەڵڵاه مامۆسا، وەڵڵاه خەڵکمان لایە لەم خەستەخانەیە هاوسەریشی هەیە، باشە هاوسەریشی هەیە، سەرڕای ئەوە ئەڕوات لەگەڵ گەنجی ترا دایەن پیسیەکەت. مامۆسا گیان کە گەنج بەدیلێک تری هەبێ لە غەیری زەواج، منی بۆ چییە؟ زەواجی بۆ چییە؟ بۆچی ماڵ دروست بکات؟ بڕۆ بزانە فەڕەنسا ئاخر ئامار کە خوێنمەوەڵێ لە 130 خێزان دروست دەکات، لە 170 خێزان دروست ناکات. ئەڵێ بۆچی بە؟ خۆ بەتاڵکردنەوەیە، چۆن ئینسان سەرئاوی بێ، پەرژینێکی قایم بێ لە ڕووی جەنابتان، ئەڕواتە سەرئاوێکەوە خۆی بەتاڵەکاتەوە، کەواتە ئەڵێ زەواج مادام بریتیە لەمە، من زەواج ناکەم. 170 ئەو کۆمەلگایە زەواج ناکات. و کاتێک مناڵێکی ناشەرعیش ئەخاتەوە، حکومەت گەورەی ئەکات، کە حکومەت گەورەی کردیتر یا ئیکا بە پۆلیس یا ئیکا بە نازانم ئیکا بە شتێک خزمەتکاری ئەو وڵاتە دوو ڕۆژتر ئەویش چێکات، ئەویش فەسادێکی تر دروست دەکاتەوە. یان ئەم مناڵە ئیتر ئەم ژنە مناڵەکە ئەگرێتە خۆی، دوو ڕۆژتر لە مەکتەبیش بە ناو دایکیەوە بانگیەکەن، نە باوک هەیە ئەو کاتە، نە مامە هەیە، نە ئامۆزا هەیە، هیچ نییە، نەسلونەوە هیچی نامێنێت. ئەو وڵاتە ئەمە بەرهەمی هەمومانە، ئەم وڵاتە خاکی خۆمانە، ئەبێ خۆشمان بوێت، ئەبێ خانەوادی کوردمان خۆش بوێ، نێڵین هەڵوەشێتەوە. کاکە قەسەم بەخوا من زۆر خەفەت لەم وەزعە خۆم، یعنی بەجددی قسەتان لەگەڵاکەم کاکە گیان، یعنی کاتێکە تۆ لە ئامۆزاکەتە قەومێ لە تۆ قەوماوە، برا شرینەکەم لە براکەتە قەومێ لە تۆ قەوماوە، خۆتبانە دەی بڵێ وەڵا براک خەتای براکەمە، خەتای براژنەکەمە، نا دوو ڕۆژتر هەنگاوە نیە بۆ ماڵەکەی تۆش. کاتی دراوسێکەت لێ قەومیە ئەبێت تۆش غەمبار بیت، چکە دراوسیەکەت ئینزارە بۆ تۆ، ئەو لێی قەوما دوو ڕۆژتر لە تۆش ئەقەومێت. دزێ لە کۆڵانێکا بێ، ئەو کۆڵانە هەمووی ئارامی لێ هەڵەگیرێت. داوێن پیسی حەشە حەزیری لە ڕووی جەنابتان لە کۆڵان و لە گەڕێکێکا بێ، ئەو کۆڵانە تەواوی ئەکەوێتە مەترسیەوە. بڕۆ کاتێک گەڵە سیتی فڵانی تر تەواو شوقەکەی دابەزیوە، جاران بە 8 دەفتەر و 9 دەفتەر و 20 دەفتەر بوو، ئێستا خەڵک بە 5 دەفتەریش نایەوێت، چونکە پڕی بۆ لەش فرۆش. خەڵک وعی هەیە، ئیلا مەگە ئەو خەڵکە خراپە فەسادیکەوە بە دوای فەسادیە ئەگەڕێت. بۆیە ئەو کۆمەلگایە پێویستی بە خەڵکی خەمخۆرە. ئەو شاشانە بۆچی باشە ئەگەر قسەی خێریتیانەکەی؟ کورە قەسەم بەخوا دەسەڵات، ئەگەر دەسەڵاتی هەبێ ئەبێ کلک و جۆی ئەوانە بکات کە فەساد لەم کۆمەلگایە بڵاوەکەنەوە. کورد قەت ئەوەنە بێ شەرەف نەبووە، خانەوادەی کورد ئەوە قەت ئەوەنە بێ ئەرزش نەبووە، ئێستا وای بەسەر بێت. لە شاشەیەکەوە خەڵک بێت ئافرەتی خەڵک ڕوتەوە بکات، ئافرەت بە ئاشکرا ناونیشانی دیارە بێ، ڕقەم و ئەدرەسی خۆی دابنێ، بڵێ ئەوە شوێن و مەکانی منە، کێ منی ئەوێ لە خزمەتیام؟ ها والله دەسەڵات بێ، والله کلکی جۆی ئەماناکە قەسەمەن بالله. یعنی ئەمانە لە دەرمان پیسترن، باوەڕتان هەبێت، والله لە کیمیا و لە ئەنفالکردنش پیسترن. ئەنفال یەک جارە ئینسان سەدام گشتمانی کرد، ئەو جەماعەتی کردە ژێر خۆڵەوە و زیندە بەچاڵ یانی کردەوە. بەڵام تۆ ئەمە ڕۆژانە زیندە بەچاڵکردنە، ڕۆژانە کەرامەت شکاندنی خانەوادەی کوردە. یعنی کەسێ دێتە سەر ئەم شاشەیە خۆی ڕوت ئەکاتەوە، قسەی وا ئەکا شیاو نییە بە هیچ نەتەوەیەک. چ جای ئەم نەتەوە پاکە، ئەم نەتەوە پڕ لە شەرم و حەیایە؟ کاکە خۆ دەسەڵاتە چی هەیە و دەسەڵاتەش کچ و کوڕی هەیە. ئەی نابێ کاکە بڵێ باشە کوڕەکەی من سەیری ئەماناکە، کشەکەی من سەیری ئەماناکات. کاکە چۆن ئەمە قبوڵ ئەکرێت؟
خۆ ئێوە شەوانە لایڤەکانە بینن چیتیا قەومیت ئێوە ئەزانن چی ئەگوزەرێ لە وڵاتەیە ئێوە لا کشەکەی تۆ وردە وردە لەوە شەرم و حەیای نامێنێت کوڕەکەی تۆ وردە وردە لەوە شەرم و حەیای نامێنێت جۆ ئەگرێت یعنی جنێوی وا ئەدرێ بۆ خاتری خوا ئەم کوڕاڵی ئەمانەش هەیە دووبارەیە کاتەوە میش دووبارەیە کاتەوە ئەڕوا لە کۆمێنت تا جارێ دەست پێکە اینجا دووبارە لە کۆمێنتەوە دوایی کاتە ڤیدیۆ ئەویش کشەکەی تۆش بە هەمان شێوە ئەڵێ مادام کچێک بتوانێت شەو سێ شەو چواری شەو لەگە کوڕەکان لایڤ کاتەوە خۆی بادا و گۆرانی لێ بدات ئەی بۆ من نەیکەم وردە وردە بە دزیەوە ئەیکا هەتا ئەوەی ئەم کچە لە دەست دەرئەچێت کاکا وەک ئەرکی هەمومانە بەخوای گەورە ئەرکی هەمومانە إنما الأمم الأخلاق ما بقيت مانەوەی هەموو ئومەتێک هەموو دەوڵەتێک هەموو نەتەوەیەک هەموو کولتور و زمانێک بە ئەخلاقەکەوەیەتی کە ئەخلاق نەما چ قیمەتی هەیە بەس پێم بڵێ چ قیمەتی هەیە نشتیمان و خاک و ئاو چه ئەرزشێکی ئەمێنێت ئەم شارەکە ئەخلاقیتیانەما چ شانازیەکەت هەیە بە خان و بە سەروەت و بە سامانتەوە بەس پێم بڵێ شانازیەکەی بەچێوە شانازیەکەی بەچێوە بە تەندروستیت بە دەوڵەمەنیت شانازیەکەی بەچێوە بەس پێم بڵێ بەی وەڵام من کەسایەتێکی جوانم هەیە ئەخلاق نەما وردە وردە بێ ئەخلاقی وردە وردە دێتە ناو خانەوادەکەی تۆشەوە کچەکەت کوڕەکە لە دەست دەرەچێ کاکە گیان یعنی گەنج دەسمایە خەریکە دەسمایەکەمان لێ ئەسەنەوە خەریکە ئیفلاسە هێنین گەنج بڕۆ ئیسا بڕۆ ئەو شەقامانە بڕۆ گشتی دانیشتووە بێ ئاگا خەریکی دووکەڵ خواردنە خەریکی مەشروب خواردنە بە دوای ئافرەتە ئەگەڕێت داوای ئینوانی ئەموو ئەو ئەکات بڕۆ تا بەیانی خەڵک سەرخۆشە بێهۆشە وازی لە زەواج و دروستکردنی خێزان هێناوە قەسەمەن بیللا بڕۆ بەیانیان لە مزگەوت چییە چکام گەنجە بینیت ئەو مزگەوتی ئێمە 4 گەنج بۆ 5 گەنجی تایە خەڵک نایەت هەمووی بە تەمەنەکانە لە تەمەنی من و بەرەو سەرتر ئەوانی کەوا چاوەڕێ قەبر و قیامەت و مردنیانە ئەگەر گەنج نەما ئەو کاتە تۆ ناتوانانی شۆڕەششکەی عەزیزەکەم گەنجێک کە فێری داوێن پیسی و دووکەڵیەکەی فێری ئەوەی ئەەکەی کەوا بە دوای خۆشی و حەزەکانیەوە بێت بە دوای ئەوە بێت ڕۆژێ لە ڕۆژان پەنجەیەکی خوێنی لێنەیە ناتوانێت شەڕ بۆ وڵاتەشت بکات ئەو یەقینت هەبێت ناتوانێت بەرگەری لەم خاکەتیش بکات بەخوای گەورە بەمانە ناکرێت بەخوای گەورە بەم جیلە ناکرێت تێگەی نا بەخوا براکەم ئەوە عەقیدەی پێویستە ئەوە بیر و باوەڕی پێویستە ئەوە ئەخلاقی ڕەسەنی پێویستە ئەوە خەڵکی پاکداوێن و دەستپاک و ئەمینی پێویستە ئەرە بەخوا برایانی ئەمی کەوا بۆتان باسەکەم ئەمە حەقیقەتێکە و ژانێ بوو لەسەر دڵم زۆر جارها بەم قسانە زۆر جار ژانەکە نامێنێ بەڵامێت ئەوەی کە باسمان کرد ئینشاءڵڵا بەرهەمێکی باشیە بێخوای گەورە لە من و لە ئێوەشی قبوڵ کات